ئەو فەرموودە پیرۆزەی پێغەمبەری خوایە کە ئەفەرمێ ڕاگەیاندنی کەمپینی کۆکردنەوەی هاوکاریە بۆ موسڵمانانی غەزە لە شاری کەرکووک. کەمپینەکە لەلایەن نووسینگەی کەرکووکی دەستگای خێرخوازی بەخشینەوە ڕاگەیەنراوە. ئەمەش دوای پەیامەکەی سەرۆکی کۆمەڵی دادگەری دێت بۆ هاوکاریکردنی موسڵمانانی غەزە. ئەم کەمپینە دەستگای خێرخوازی بەخشین لە شاری کەرکووک ڕاگەیاندووە لەژێر ناونیشانی خۆت لە ئاگری دۆزەخ ڕزگار کە ئەگەر بەلەتە خوورمایەکش بێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ اتەقوا النار وەلەو بشەقی تەمرە. بۆیە ئێمە داوا لە هەموو هاوڵاتیانی شاری کەرکووکی خۆشەویست ئەکەین وەک ئیشێکی ئینسانی و ئیمانی بۆ هاوکاری برایان و خوشکانمان لە کەرتی غەزە کە ئێستا بە بەرچاوی هەموو وڵاتانی ویژدان مردووی دنیاوە قڕ ئەکرێن بە برسێتی و بە توێنێتی و بە ئاگر و ئاسن لیان نەدرێ. ومێ دەکەین هەموو مسلمانانی شاری کەرکووک وەک هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی کوردستان کە دڵ و دەستیان واڵا کردووە بۆ هاوکاری برایانمان لە غەزە. ئێمەش داوا لە مسلمانانی شاری کەرکووکەکەین بۆ سەرخستنی ئەم کەمپینە ومێ دەکەین ئەوەی کە لە توانامانە هەیە وەکو حجەیەک لای خوای پەروەردگار بتوانین زۆرترین هاوکاری بگەێنینە مسلمانان و برایان و خوشکانمان لە غەزە. چین و توێژە جیاوازەکانی کەرکووک بەشداری کەمپینەکەیان کردو داوایان کرد مسلمانان بەشدار بن و هاوکاریەکانیان بگەێنن تا بگاتە دەستی خەڵکی لێقەوماوی غەزە. بەرپرسی نووسینگەی کەرکووکی دەستگای بەخشین ڕاگەیاند جگە لە ئۆفیسی سەرەکی دەستگای بەخشین چەند شوێنێکی دیکەیان دیاری کردووە تا هاوکاریەکان بگاتە دەستیان. زۆر گرنگە لە ڕۆژگارێکی وەکەم ڕۆیە کە ئەو خەڵکە قڕەکرێن و لە برسێتیە ئەناڵێنن بە دەستی جوولەکەی داگیرکەر. لێرەشا من ئەمەوێ ئەوە بڵێم کەوا خەڵکی سارد نەبنەوە بە قسەی ئەموو ئەو لە بەخشین هەوڵدەن بەخشینەکانیان زیادکەن وەکو عارب ئەڵێ القافلة تسير والكلاب تنبح. نابێ گوێ لە قسەی ئەو خەڵکانە بگیرێ کە لە ملاولەلا هەوڵی ئەوادان خەڵکی ساردەوەکەن لەم خێر و بەخشینانە. من 2 ساڵە پارە کۆکەمەوە بۆ ئەوەی گەشتی عمری پێ بکەم بەڵام ئەم هینم بینی کە مناڵانی غەزە برسیان بوو ئێتمیش 106,000 بدا پێیان وتم بابیان بگویان. ئێمە چەند شوێنێکمان داناوە دیارە لە لەیلان نوێنەرایەتیمان هەیە مارکێتی بەڕێز لەویانە دەخیلەدانراوە ئینشاءڵڵا تایبەت بە غەزە پارەکان ئەوەی کە خەڵکی لەیلانەوە ئێوێ بگێنێتاوێ. هەروەها لە پردیە ئێمە بەڕێز مامۆستا عەبدولحەسیب لەویانە پارەکان کۆ ئەکاتەوە هەر کەسێ ویستی پەیوەندی پێوە بکە ئێمە ڕقم مۆبایلەکانی هەموو شوێنانەدا ئەنین. و لە ناو شاری کەرکووک دیارە لە عقارات مەولەوی لە گەڕەکی فەیلق لە کوردستان لەویانە نوێنەرایەتیمان داناوە. هەروەها لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شۆرجە و لە پەنجاعەلی لە کوتاڵی کاوە دەخیلەمان هەیە و نووسینگەی سەرەکیمان دیارە ئێمە لە دەروازەیە لە تەنیشت بینای مەڵبەندی کۆمەڵی دادگەری ئالەویانە ئێمە وەسڵەکەین هەر کەسێ پێویستی بە وەسڵ بوو و هەر کەسێکی ویستی لە نزیکترین شوێنی خۆی ئەوە لەو شوێنانەدایانین و ئێمە ئینشاءڵڵا دوایی لە پۆستەکانمانە لە فەیسبوک بڵاویەکەینەوە بە ژمارە مۆبایلەوە بۆی بگەێنە نزیکترین شوێن. لە دوای پەیامی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بۆ کۆکردنەوەی هاوکاری مسلمانانی غەزە دەستگای بەخشین لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان کەمپینی کۆکردنەوەی کۆمەکی و هاوکاریەکانی فراوانتر کردووە بۆ گەیاندنی بە کەرتی غەزە و کەمکردنەوەی بەشێک لەو ناڕەحەتیانەی بەسەر مسلمانانی کەرتەکەدا دێت. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.